بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بە بۆنەی هاتنی جەژنی قوربانی پیرۆزە جوانترین و گرمترین پیرۆزبایی خۆمانتان ئاراستاکەین تا لە خۆی گەوراکەین کە حەجی حاجیانمانی قبول کردبێ و جژن ببێتە هەوێنی پێکە و ژیان و ئاشتی و ڕزگاربوونی مسلمانان لە زوڵم و ستەم. ئینە بەرنامە تایبەتی جژن لەگەڵ هاوکارم خاتونەنیا لەگەڵ تانابین کە بە خۆشحاڵی و بە تفاسێکی زۆرەوە بۆ سپۆنسەرەکەمان کە برنجی کرمانجە ئەم بەرنامە تایبەتە پێشکەش دەکەین لەگەڵ کۆمەڵێک خانمە. بەناوی خۆی گەورە میرەبان کاتان لەوێت ئازیزان و خۆشەویستەمان زۆر خۆشحاڵم لە بەرنامەیەکی تایبەت بە جەژنی قوربان لەگەڵتانێت وەدارین خۆی گەورە حەجی حاجیانی قبول کردبێت و هەروەها دوعا عیبادەتی هەوڵ هەڵاتیانی قبول کردبێت کە لە نمینی حاجیان و لە ڕۆژانی عەرەفەدا کردیانە. خۆشەویستانمان ئەمڕۆژ لەگەڵ کۆمەڵی خانمدا لەگەڵتان دەبین لە بەرنامەیەکی تایبەتدا و هەروەها ئاچینە کە کۆمەڵێک چالاکی جیاوازمان هەیە لەگەڵیاندا. هەنێکیان چالاکیەکانی ئەمڕۆمان پێک دەیت لە دروستکردنی خواردن و هەروەها دروستکردنی نانی هەورامی کە نانی هەورامی و وەکو خانمان ئەڵێن کورسێکی زۆری هەیە لە نانی تیری و بە زۆر تەنێک بکرێتەوە لە زاینێکی باشی ئەوێ وەوە لەگەڵشیدا کۆمەڵ بابەتی ترمان هەیە شیرینیمان هەیە لیریمان هەیە. ئێمە ئەمانەوە ئەمڕێ لەم بەرنامە تایبەتەیە بارەی خانمان کۆ بکەینەوە لە بارۆ جیاوازەکانە بۆ پێی کە ئەکیدی کورسیان لەبەرە لە ماڵاندا بگوان ئەچینە لایەن هەرێکێکیان خاوەنی کۆمەڵێک ئەمنی جوانم و بۆ کەشێکی جژنانی جوانمانە بێت و دەکەین کە بینەرمان بن و لەگەڵمانابن ئێمە چینە لای ئەو خانمان و درێژە بە بەرنامەکایە بەرنامەکەیشوان با سپۆنسەری برنجی کرمانجە دەچینە لای خاتونەکان و لەگەڵتان. ئاخیر دانەیە ها؟ بەڵێ ئەزانم باشە یەکەم جام نەڵم گرت وازانم سێکە برا ئێرە پڕە لە برنجی تر بڕۆ بەڵی خۆداین کەڵگرە یەکە ئێرە پڕە لە برنجی تر تۆ ڕۆدانەی کاڵ دێک مێرم برنجە لێرە ماڵی ئەمەش بەزەما من بێ ئەم برنجە نام منیش لێرە ناڕ کاکە بە قوربانە بم لە دوێنێ ئۆژنەکەم داوایم برنجی کرد بەو خۆیە بۆی نەبەمەوە حەیام بوو ئەڵا بابەتە لە من زەڕوتی بۆ سەبرام ئەی تۆ چیەکەی قەینا برا ئێمە ئەمڕۆ برنج ناخۆ برنجی دەنگ درێژی کرمانج لە کێڵگەکانی هیندستانەوە بە بەرزترین کۆڵەتی هاوردەی کوردستان دەکرێت. برنجەکە 100% یانزە 21 و لە ناو هەر کیسێک برنجدا نمونەیەک لە چڵتوکەکە بۆ تۆ ئامادەکراوە. جا ئێستا ئەچینە لای ئەو خانمانەی کە لەگەڵمانان چینە لای خاتو ئاواز. سلام علیکم. زۆر سپاس سۆنیاخان باشن تۆچین دەنیاخان جژنیەوەش پیرۆز بێ زۆر سپاس دەستان خۆش بێ پیرۆزەی خۆت لێرەوە بگەێنە. وەڵا جژنە پیرۆزەی خۆم لە سەرجەن کارمەندانی کەناڵی پەیامە پیرۆزباییان یەکەم و خانەوادەکەی خۆم و هەموو کەس و کاری خۆم. سەلامت گیان زۆر سپاس. ئاواز خانیان لەگەڵ جژناشانی تاشنێک حەزت لە جژنە تاشنێک گرنگن. وەڵاهی جژن بە تایبەتی بۆ موسڵمانان زۆر زۆر گرنگە جژن یعنی بۆنەیەکی زۆر ئاینی گرنگە بۆ موسڵمانان بە تایبەتی زۆر زۆر خۆشە بە تایبەتی لە لای من زۆر زۆر تایبەتە جژن. باشە تۆ نقڵ خوار مەگەمەش لە نقڵەکەی تۆ ئەمڕۆ بەتەمایشمان بۆ دروستکەیت. لێنیاخان ئەمڕۆ بەتەمام دوو شیرینیتان بۆ دروستکەم ترامیسۆ و خشخشە ئەم دوو شیرینیە زۆر زۆر ئێستا یعنی وە کۆڵێت ترێندا باویەتی بە تایبەتی خەڵک زۆر حەزی لێتی کوڵەتی داکەکانیانی بەڵێ زۆر خۆشە. ئاسخان چەندێکە خەریکی شیرینی وانەی وەڵا خۆی دەمێک بوو من ساڵانی پێشوش خەری بووم بەڵام کە کردم بە میهنە و بۆ خۆم بوو بە ئیشێکی سەرەکی لە 2009 و خەریکم. سەلامت باوچین لە خانمەکانی تر ئەگەڕێنەوە لای بڕێ دەستان خۆش بێت لەشتان ساغ بێ خوا بەخێر منیژە خەریکی ئامادەکردنی شیرینەکانە بووم بۆتان دەستان خۆش بێت. ئەم جارە تۆ نقڵەکە بێ لای سەحەقان سەحەقان جژن پیرۆز بێت لێوەش پیرۆز بێت لێوەش پیرۆز بێ بەخێر جا هۆنێگەم بێتە ئێرەوە سەحەقان بێتە ئێرەوە سەحەر عومەرمان لەگەڵایە شێفی ئەمڕۆ کە چیمان بۆ دروست ئەکەی خاتە سەحەر
سرەتا سڵاوتان لێبێت پیرۆزبایی جەژنی پیرۆزی قوربان لە جەنابتان و کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و تەواوی مسلمانانی جیهان بە گشتی یەکەم ئومێد دەکەم کە جەژنێکی پڕ لە خێر و خۆشی بێ بۆ تەواوی گەلی کورد و مسلمانان بە تایبەتی تر دیار عادەتەن لە ڕۆژی جەژنە هەندێک لە خواردنەکان زۆر تایبەت و ئێمەی گەلی کوردیش هەمیشە بە سفرەیەکی خوان و ینی خواردنێکی ڕازا و ناوبانگین ئەوەی بەڵێ ئەو خواردنەی کە ئەمڕۆ پێشکەش بە ئێوە ئەکرێ و ئێمە ئەمڕۆ لێمان ناوبریتە لە لێنانی برنجی کرمانچ کە یەکێکە لە سپۆنسەرەکانی پرۆگرامی ئەمڕۆمان بەڵێ و هەروەها شلەی قەیسی شلەی فاسۆلیا و شلەی سەوزی و خۆرشت کە یەکێکە لەو شلانەی زیاتر لە ڕۆژهەڵاتە باوە بەڵام لەبەرەوەی کە خواردنێکە پێکاتەکەی زۆربەی زۆری سەوزەڵات ئێمە ئەمڕۆ ویستمان لەبەرەوەی کە بابەتێکی تەندروستی زیاتر پێشکەشکەین ئەو خوانەش پێشکەش بە ئێوە خەڵکی زەڵم بەڵێ خۆم پیشەی سەرەکی مامۆستایە هەم لە حکومی و هەم لە ئەهلی شاتوان بڵێم کە دەوامەکەم ینی پیشەی مامۆسایەتی نەبێتە هۆگرەوەی کە بۆ نمونا کۆمەڵێک لە بەهرەکانی دیکە لە مناون بێت یەکێک لەو ینی بابەتە هەرە هەستیارانی کە من ڕۆژانە پێویست سەرقاڵم چ ینی بۆ سەیرانەکانی دەرەوەی خۆمان بۆ سەفرە بۆ ینی ناوماڵی خۆمان بریتە لە لێنانی چێشت و ینی هەندێک لە بابەتە مقابلاتێک خۆمان لەلا عیلی خۆیان قەت چشتی خۆش لێناوە بۆ خوێندها بۆ سفرەی بۆن لای مامۆستایە لای خوێندکارەکانە وڵا مەسلەیەکی هەڵێمە نەفتی کازی پیا هەڵدان بە خودی خۆتا تا ڕادێت لەوانەیە ناڕاستی بێت بەڵام ئەوەی کە چێشت و نان و ینی دەستاوی ئێمەی خوارد بێت ئەکی ئەم ڕۆژ بەدڵی ئێوە جیاوازی خواردنی زەڵم لە جەژندا هەیە لەگەڵ ناوچەکانی ترا عادەتەن با بڵێن ئێمە ینی زەڵم هەورامی ینی با بڵێم لە ینی لە بۆنەی جەژناتوان بڵێم کە خواردنەکان جیان نەکراونەتەوە بۆ من بڵێ ئەمە تایبەتە بە خودی هەورامانیان جیاواز لە ناوچەکانی دیکە عادەتەن هەر وەکو هەر قەیسیە و برنجە و فاسۆلیا و مریشکە و ئەم ڕۆژ قۆزیشمان بۆ زیاد کرد لە چشتی خۆت هەیە زۆرێک لە کابانەکان ئەڵێن ئێمە حەزمانە چشتی خەڵکی ترە کە خۆمان بزەبەت بۆنەکەیمان بەسەرایە ڕاستی زیاتر ڕاستکەمەوە من ینی ئەوەی تێر بە ینی چێشتی خۆمە خۆم بە دەستاوی خۆمە خۆمەتوان ڕێک پێچوانی زۆربەی خەڵکە کە باسیەکەن دەست خۆش زۆر باشە مەشغوڵی چشتەکەت بە بۆی نەستی و دوای بیخۆین لای ڕۆشناخان سڵاو لێ بە ڕۆشناخان سەلامت جوانەکەم جژنی ئەوەش پیرۆز بێ لە تاوی کارمەندانی کەناڵی پێیان و مسلمانانی گیان و بە تایبەتی کوردستان و پیرۆزبایی جژنی قوربان بۆ ئەندامانی لە ئەندامانی خانەوادەکەمەکەم بە تایبەتی هاوسەرەکەم و خوشک و براکان و دایکم خێر بێ زۆر خۆشحاڵین ڕۆشنایی یان تۆ ئەمڕۆ بە چ بابەتێک لە لامانی وەڵا بە بابەتی جوانکاری سەرجلی کوردی و کاری دەستیە هەمووی وەکو ئەڵێ خۆمان کوردین و جلی ڕستنی نێتەوایەتی خۆمانمان هەیە وایتر هەنیە لەم پارچانم دروست کردووە بۆ سەرجلە کوردیەکانمان و بۆ جژنە پیرۆز و پیرۆزبایی سەردانی ماڵە خزمان بکەین و بۆ سەرجلە کوردیەکانمان بەکاری خات و ڕۆشنا تا چنێک گرنگە لە جژنەکان ئێمە زیاتر ینی گرنگی بە کولتوری خۆمان بین ئێسم بابەتانی کە تۆ هێناوتن هەمووی بابەتی کولتوری جوانی کوردەواریە و ئێمەش لە جژنەکانە سپاس بخواین ساڵانێکە بینین خەڵک زۆر گرنگی پێەیە کە جلی کوردی بپۆشێ ئەم دیزاینە جوانانە بکە هەمووی شتی کولتوری ڕاستە وڵا زۆر گرنگە بە تایبەتی ئێمە کوردین جلی ڕستنی نەتەواتی خۆمانمان هەیە پێویستەکە بە بینەخشێنین و بەکارە دەستەکانی خۆمان بۆی کوردانەتر و ڕسەنایەتی تر دەربکەوین و سواز بخوای گەورە داواکاری زۆری لەسرە خانمان زیاتر بە جلی کوردیەوە جۆژنان ماڵە خزمەکانیان بەسەرەکانەوە جوانە کچی خۆتا بەڵێگیان ئەو کڵاو جوانانە دایکی بەکی دیوایە هەمووی دایکی بۆ کردی تەکانی دایکە حەز لەیە ئەی خۆت فێر بووی خۆشی زیرەکە ماشەڵە جارجار یارمەتیمەیە دەردەرەمتە عینە بێ ئەوانی شۆک و خۆ دەرچن حتمما ئاخی ئەمە بمان ماوەتەوە من خوشکەکانم سەرەتای 2000ەکان ئەو خوشکانم لە خۆم گەورەترن هەر ئیشی بابەتی دەستیان کردووە ئەتوانم بڵێم دایکیشم لە ساڵەکانی 60ەکان و 70ەکانە هەر دەستڕنگین بۆ دایمە بمە باسەکە گێڕێتەوە ئەڵێ سەردەمی زوو هەر پارچەیەک مۆدل بواە
یان تایبەت بواە و تازەگەری بواە یەکەم کەس یعنی لەناو خزم و کەسەکان یەکەم کەس من دروستم کردووە ئەمش لە دایکمان شتێکت هەڵبژاردووە لەناو بابەتی دەستڕەنگینی جلی کوردیا ینی بۆ منە هەیەڵە بەس ئیشی کڵاوەکەم هەیە ئەڵە بەس جل ئەچنم جلی کوردی یان تۆ هەوڵدا هەموو جۆرەکانی تاقیب وڵا من ڕاستی خۆم ئیش لەسەر جل ناکەم زۆر قرسە بۆ من هەم دایکایەتی و بەڕاستی ئیشی ماڵەوە و ئەم ئیشە دەستێکەشم بەس یعنی لەسەر هەموو پارچەکان بەبێ جیاوازی ئەوەی تایبەت بێ ئەکسسوارات و جوانکاری من ئیشی لەسەرەکەم دەستخۆش بەشتانچینە لای خات و پەیمان نیگە سڵاو لەبێ خات و پەیمان جەژنی پیرۆز بێ ئاخوا خۆکەشمان لێ هەڵگری خات و پەیمان ئەمڕۆ چیمان بۆ کێنانی هەورامی بەڵێکە جا پەیمان خان من نام ننکم کرد بە مناڵی بیرم یە هەر بە گەرمی بەسەر سازەکەمان خوارد زۆر تامێکی خۆش و تایبەتی هەیە لە کێکەوە فێر بوویت و خەریکی هەورامیم هەر کردوتە کێ فێری کرد یەکەم جار بیرت نایە جا من لێشی بخۆماساییە تامیشە دنیا تۆ نایخوازنەوەڵات دەستخۆشگیانەکە هات پێمان خۆت حەز لە نانی هەورامی هەیە خۆیان من بەزانی هەورامیە نانی هەورامی بەچەوە خۆشە هەموو شتێک خۆشە بەیانیان خۆشە لیوەڕوان خۆشە بە هەموو شتێک خۆش لەگەڵ نان چشتی جۆش نەخۆشە بە تایبەتی لەگەڵ برنجا زۆر خۆشە نانی هەورامی لەگەڵ جژنا بنانی هەورامی ئەکی بۆ جژنان وڵا نانی هەورامی هەرەکەین بۆ هەموو بۆنەی بۆ هەموو شتێکەرێکین بۆ ڕەمەزانان بۆ جژن بۆ بۆنەکانی ترەرەیکەین تایبەتمەندی نانی هەورامی چیە جیاواز بە لە نانی تر ئێمە وەکو هەورامی خۆمان فێریەوە بووین کە خۆمان زۆر حەزمان لێتی نانی ترمان پێ ناخورێ بێزگە لە نانی هەورامی ئاردی جۆ بەکارهێنیان هەیە یان ئەڵێ هەر هی ئاسایی ئاردی گوێنم هەموو ئاردە بکارێن بە هەردووکیان ئەکرێت بەڵێ ئێستا بۆ نوانی کە زۆرێکیان نەخۆشن یاشتی حەزەکەن بە نانی جۆ ئەکرێ جاماشڵ ئەوانەی نانەکەن غیرەتێکی زۆر باشیان لە پەنا ئەو ساجا و گرم و گەرمی هەیە بەس نانی هەورامی جیاواز لە نانەکانی تر ینی بەڕاستی بێ بەدەست بکرێتەوە ئەوەی قورسە هەموو کەسێک نازانێت فێر بە بە زۆر تانەکیش چیرۆکەکە نییە وایە تەنک بێ یەک دیویشی ئەبژێندرە جیاواز لە نانەکانی تر دەستگە لە نانکردن کابانیت لە نان و چێشتی جژنا کابانێک و شێفێکی تاوازیانی دەست خۆش بە پێ لەریان پێم باشە بچینەوە لای ئاسخان شیریمانکە دوای ماگەڕێنەوە لای ئەم خاتونە بە ڕێزانە جالەنیا ئەم قەیسیە خۆشێکی هێنایان تاوێک زۆر خۆشەیە منیش لەم خواتانێکی زۆر خۆش و تایبەتی هەبوو هەم ڕەنگەکەشی زۆر چینەوە لای ئاسخان هەنێگەن حەزێکی تۆ ئەم جارە ماکێکی بۆ بگرە بەڵێ من ئەگەر چمە لای ئاوازخانە ئاوازخانێستا ئەتەوێت چیمان بۆ بکەیت وەڵا ئێستا خەریکی شیرینی خشم بۆتان دروست دەکەم بۆچی خشخشت هەڵبژار وەڵا هیچ وزانم بۆ ئەم جەوەی ئێرە و کە لێرە بە تایبەتی زۆر شت هەیە بەردەست نییە ویستم بە شیرینەکان تۆزی ئاسان بێ بەدەستەوانێ باشە بێتگەر لە خشخشەکە چیترت لەگەڵ خۆت هێناوە یان تەمام شیرینی ترامیسۆشتان بۆ دروست بکەم هەم خشخش هەم ترامیسۆ باشە چ شتێکی هێناوە حازر لە ماڵەوە بۆ ئێرە ئەم خورمایە کە ئێستا ناوەکەی هەر هەموو تامەکان بەکارێنین ئێستا شیرینێکی زۆر داواکاری لەسەر و خەڵک دەبریەوەی چونکە شەکر بەکارنایێنێ زۆر بە چایەوە حەزیلێتی بە چاوە خورماکە باشترە بەڵێ هەم ئەم جۆرە نەستەلێش کە ئێستا ئیتر هەریەکان تامێکی تیا گوێسندی تایە پستقی تایە هیوایە سادێت ناوکە هیچی تیانە ئەگەر باسێکی خشخشەکە بکەیت سۆسەکە چیتە کەسێک درستی بکاتەوە سۆسی خشخش بریتە لە کرێم شانتی بڵێ لەگەڵ ئەم کرامێلێکی کیسەیەکاوی شەروشکە وەکو کرێم شانتی لەگەڵ شیری خەست ئەم شیرە خەستە لەگەڵ خامە بەکارێنین لەگەڵ ئەم شعریە پاکستانیش ئەمەش ئەبێ ئەوش بەکاربێنی بۆ وی سوورکەیتەوە دوایی خۆش بۆ باسکەم بەڵێ جارێکیان بەتەمای ینی ها لە ماڵەوە
بەتەمای دروستکردنی خشخش بووم وڵا هەموو شتەکانم بۆ کڕی و هاتەوە ماڵەوە دەستم کرد بە دروستکردنی ینی کرمە سەلاجەکەش و خواردیشم وڵا ڕۆژی دوای ئەوە چوم سێری تاکەم کرد ئەو کرێمی کە کەرامێڵەوە ئەبێ بۆ خشخش بەکاربێ ئەوم تێ نەکردووە سەرەکیشە تێم نەکردەوە وتم خشخش خۆی یانیەوە خۆی سەرەکیە ئەنی هەر نەبێرا ئەو کرێم کەرەمێڵە سەرەکیە لە سۆسەکەیە ئەرۆڵان ئێستا چەندێکی تاوا کردووە بەتەمای چەند چیندانێ ئێستەیەک چینم کردووە چینێ بسکیت و چینێ لە سۆسەکەی و چینێ لە شاریەکە ئەنجا دیسانەوە هەمووی هەمان طبق هەتا ئەتوانی چەند طبق بە ئەویان بە ئارەزوی خۆتە بەس من پێم سێرە ئەم سوێرە چۆن ئەمان بەکارێنی ئەبێ بۆ خشخش پسکیتی سێر بەکار نابێ پسکیتێکی ئاسایی بێت وەڵاهی لەبەروی تامەکەی شیرینە سۆسەکە لەگەڵ پسکیتە شیرینەکە ناگرێتەوە زۆر شیرین دەرەچێت سکیتێک هەیە قاوەی و تاڵە ئەو شکرێ بەکاربێنێت وەڵاهی ئەوەیان ناتوانی ناڵم ئەم خشخشە تایبەت ئەم پسکیتەیە ئەو بۆ تقریبا بۆ تۆرتەکان بەکارێ و بێگومان هەڵی ئەکێشی لە بەڵێ ئەبێ هەموو لە شیرە هەڵکێشی بە عکسی پسکیتی ترامیسۆکە و ئەو بێ ئەو لە نیسکافە لە نیسکافە بەڵێ باشە بەباسێکی ئەم چکلاتەیە چۆن دروست ئەکرێت تابەتمەندێکی شێناوەکەی ئاسان بدەم ئیشکردنەوە زۆر باشە وڵا ئەم چکلاتە ئەمە هەر پارچەنەستەلا هەیە تایبەت بە شیرینی خۆ دەیکڕی ئەوە هیچ حازرە بە بڵین بە پارچەیە ئەتۆ خۆ دەیتوێنی توانێت لە ئاوێکی گرم دانیت و بەقاپێکاتۆ بە تەنیا بەستێتەوە لە ماوەیە کە خەریکی شەکابێ ئەبێ ئاوە گەرمەکە لە ژێریا بەداین کاتانە بەدامێ لەسەر ئاوی گەرم بۆی نێبەستێتەوە هەتا جوان بە جوانی ئەتوێتەوە جا تۆ ئیتر قاڵبەکەی بۆ حازەکەی چینە لە نەستەلەکە دانیت و چینە لەو ئەگەر پێ شتێک بەکاربیێنی بۆ ناو نەستەلەکە حازریەکەیت و دوای دیسانەوە ئەیکیتە فرێزەرەوانێ و دەرێنی تۆ چینێ لەو گیراوەی پێەکەیت و بەکاری ئەم نەستە لە دوبیانە هۆنیگیان بووە ناوبانگی دەرکووە کە ناوەکەی فستقی تیا و سۆسی فستەقا ئەو سۆسی فستەقە بەردەستە لە بازارەکاندا حازرەیانە بە خۆ دروستی بکەیت ئەشتوانی خۆش دەتوانی دروستی کەیت و ئەتوانی فستەقەکە لە ماڵەوە هەت بێت بۆ خۆت بی لە میکسەر و بیگریتەوانێ وەکو هینێکی وەکو ڕۆنێکی لێ دروستیەکەی تۆ ڕۆنی فستقی پێڵەن ئەشتوانی بە حازری بیکڕی ئێستا بەردەستیشە بە حازری باش هەنێک پرسیاری جژنی لێ بکەین هۆنیا لەگەڵ جژنی قوربانات یادگاریەکەت هەیە واللهی جژنی قوربان لە هەستەکەم بۆ ئاوازخان هەر سەرقاڵی بێت چونکە خۆی ماشەڵڵا خەریکی شیرین دروستکردنەوە لەم ساڵانێ زۆر قورسە ئەزانی بۆچی من جژنان مناڵەکانم بە تایبەتی پێمەڵن شەی جەژن ئەڵەن ئیتر دایکم بەیانیە خەوێت تا نانی جەژنمانێ خەوتم بەس بەخوازەکەم زۆربەی خەریکی ئەوەی کە ئیشی هەبێت و خەریکی مەشغوڵیاز بێت یەکەم ڕۆژی جەژن خەوت من بە تایبەتی من چونکە ئیتر پێش جەژن ئیشی شیرینیەکەم لە ڕەمەزانە دە ڕۆژ دانێن بۆ ئیشکردن ئیتر سێ ڕۆژی جەژنم داناوە بۆ خەو جەژنی قوربانیش کەمتر ئیشەکەم لەبەرەوەی حەزەکەم زۆرتر ئەو نەهیلاک نەبم ئیتر دوایش دیسانەوە ئەویش ڕۆژێکدانم بە تایبەتی بۆ خەو بەو هیلاکی شۆ دیارە نانچشتی بەین هەرە بکەن تا ئێستا جژنم لە هیچ بەم جژنی ڕەمەزانی پێشوونە بێ بانکراین ئەنا هەموو جژنی خۆم نان و شتم ئامادە کردو هەتا هاوسەریشم بەجێ نێشتەوە نەچوومەتە ماڵی باوکم بۆ جژنان لە ماڵی خۆت لە ماڵی خۆم خۆزم ماڵە گەورەشن من لەگەڵ ماڵە خەسوان ماڵە تایبەتمەندی جژن لە ماڵە گەورەکانە چیە وەڵڵاهی تایبەتمەندیەکی خۆشتری هەیە لە ماڵە کەمەکانە چونکە ماڵە گەورەکان بە قەرباڵغی ڕوکچەکان کۆ ئەبنەوانێ و عادەتەن ئیتر چاڕەیەکەی من هەر ڕۆژی پێشتر ئاگاداریانە کە ماڵم کێپی خۆشە سەر و سەر چاومان بە زۆریان لێ ناکەم یعنی بڵم هینیان تێگەم مەسەلەکانیان تێگەم و ئەوانیش مناڵی خۆیانێ و پێیان خۆشە بەس پێمان خۆشە گەربێن ئیتر ئەوەشیەت زۆر خۆشحاڵە بین کە کۆ بینەوانێ ئێستا ئەمە زۆری ماوە وڵا ئەمە تەواوی ئامادا بێ ئەنجا شیرینی ترامیسۆکەش کەرەسەکانی ئەویژەگرینەوە ئەوش حازرەکەی ئەمە پێویستەکە بکرێتە ناو سەلاجەوە وەکو تورتە لە شوێنێکی سەردا بن وەڵڵاهی ئەم شیرینیانە بەلایانی کەم و 6 سەعات بۆ 8 سەعاتێوێ لەدایانی چونکە ئەمانە سۆسیان هەیە سۆسەکانی ژەبێت لەگەڵ خۆی هەمکان بگرێت و هەم یەکیش بگرێتەوانێ باش ئاوازخان ئەم شیرینیانە بۆ جژن بەکارێت وەڵڵاهی ئەمانە ئەیکەن یعنی ئێستا من هەندێ شیرینی هەیە زۆر خەڵک داوایە کات ئەڵێ دایەنین لەگەڵ هەم ساردەمەنیە هەم لەگەڵ چایە هەم لەگەڵ قاوەی تاڵە ئێستا خەڵک زۆر قاوش چا بەکارێنێ لە جێژنە ئەمانە دانێن و لەگەڵ قاوەیە ئەخورێتەوە خوا بەزا بەخەریکە خەڵک هەنێک لە خواردنەوە گازەکان ترک ئەکات و نەخوا لە بەرمانەوەڵا بە دایشینی کەس نایخواتەوانێ ڕاستە زۆر جەژن ئەیگێڕی وەکو خۆی ئەمێنێتەوە کێسەکان کە ئەیهێنی بۆ جەژن بەڵێ نا ئێستا خەڵک
هەتا بە چاکەی شەوانێ حەزەکە ئەگەر ئەمانێژە بێ شیرینیان کەم بێ عنی ئەمانێژە بێ حەزەریەوە کە شیرینەکەی کەم بێ ئەنج بەکاریێنێتەوانێت شیرینەکەمان بۆ دروستەکە دوای وەزان ترانیسیۆش مان بۆ دروستەکە با ئێمە جارێ لای سەحەرخان لای سەحەرخان چینە لای ڕۆشناخان جارێ لای ڕۆشناخان بگری وەزام خەریکی چنینی کڵاوەکەیەتی بزانین گەیشتۆ بەکوێ وڵی ئەوتە لەوەتی دەستم پێ کردووە چەنگۆڵێکم لێ چنیوە ئیتر وەکو ئەمە دەرەچێت وەکو ئەوە دەرەچێت هاي دروستکردنیان ئاسانە یان قورسە وڵی ئیشی دەستی بە هەم قورسیە یەک کڵاوی ئەوە تقریبن نزیکەی 12 ساعتی ئیشی لەسەرەکەم لەبەرەوەی هەموو گوڵەکان خۆم دانەدانە دروستیانەکەم عادەتەن لەسەر پارچە جیاوازترە وەک لەسەر کڵاو کەمی ئەستورترە تۆزێ ناڕەحەترە دروستکردنەکەی قورسترین ئیشە تا ئێستا کردبێت ئیشێک بووە زۆر ئیسعاجی کردبێت و کاتێکی زۆری پێچوو بێت وڵا سێتی مێخەک سێتی مێخە بەڵێ نییە لێرەتی بەرەوەڵات خوا کامیان با من بهێنم ئەمەیانە جا ئەمە لە ئێستا تەنها ملوانگەکەیم هێناوە کاتەوە سێتە چی سێتەکەی پشتێنە تاجە فاقیانە ڕاگرەکان و ملوانکەکەیەتی مێخەکە بچەم بوونی ها زۆر ئەیکێتە ئەوە پێشەوەی ئەبزانم نابێت لیرەی پێوە عینێرم بۆ مشتری جوان بە پارچەی تایبەت ئەیپێچمەوە تایبەت تۆزە کوردانەتر دەرەکەوێ مێخە خۆی هەر کوردانەیە هەم بۆ نیشی خۆشە ئیتر ئەینێرم بە تەڕێگادە دەستی مشتری جاهۆنی زۆر زۆر بۆنی خۆشە کە دەرزی تیا بەکار هاتووە ئەمانە سنجاقی تیا بەکار هاتووە هەم مروی شوشە یاخوتی پێڵێن ئەم دانەدانە مێخەکی شەو هەم بۆ نیشی زۆر خۆشە کوردانەکرا سمڵ هەیە شملی هەیە ئیتر زیاتر مێخەکە داواکاری لەسەرە بۆنی خۆشم شتێکی زۆر جوانتری هەستەکەم لەوانی تر زۆر جوانتر بۆ وڵا زۆر زۆر جوانە تایبەتە عاشقبەنی مێخەکیشم دروست کردووە بەس ئێستا لە بەردەست بە نەبوو حازر بیهێنم ئیتر زۆر زۆر جوانە ڕێسان لە کەلارەوە بەڵێ حەزەکەم بەس تایبەتمەندی جەژنکەی لە وڵی ماشەڵڵا خوان حەزەکە بە ئیستراحەتدانی شەکە بکە بەدەم شەکەکەتەوە مستاحم وڵی لە کەلار هەروەکو شوێنەکانی ترە بڵم جیاوازێکی ئەو تۆی نیە هەر لە خواردنەکەش هەر قەیسی و فاسۆلیاکەی مریشکەکە هەماشتا ینی کورد بەعام خواردنەکانیان یەک شێوازە دەستوری جیاوازیان نییە بەسی تو شوێنەکەمان تۆ زێگەرمە بۆ سەردانیکردن ماڵە خزمان هە زۆر زۆرگەرمە سەرە ڕای ئەوش من خۆم بۆ تایبەتی گەرماکە تاسیرم لێ ناکار سەردانی ماڵە خزمانەکەم هاتو چۆکردن زۆر پێ خۆشە ئێوە عادەتان وایە کە لە ماڵی خۆتان ناجژنەکەنیانەتنەوە ماڵە باوان نانە هەنە ماڵی خۆمە جژنەکەم لەگەڵ هاوسەرەکەم و مناڵەکانم ئیتر دوای ئەوە نانی جەژنمان خوارد سرە ڕایمان دووبوونی ئیشەکەشم چەند شەو پێش جەژن شەو نەخۆنیەکەم بەسکارم تێ ناکەر گەڕانەگە خۆمەکەم کاتە تۆ جەژندانانێ بۆ خەو نەوەڵە جەژندانە تایبەتی ناکەم بەخەو ئەوەنی بتوانم بەسەکە ئیسراحەتێکیش بکەی بۆیە هەمان دوێتێکرد نەوێت وڵی گەڕانت هەستەکەم هەموویەکەوی ڕانی زۆربەی خەڵکیش کاتێک بۆ گەرمە بێ گەڕانەکان کەمەکەنەوە بۆ نەو شان زیاتر خەڵک هاتووەکە گرنگەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکانیش بەردەوام وەڵام بۆ خۆ داینانم چونکە ئیتر ئەگە خۆشم دەرنەچونە ماڵ هەر خزم و کەس سەردان هەرەکە ناکرێ بخەوم ئیتر خۆمش حەزم لە گەرم و گوڕی هاتووشەکردنە سەردانی ماڵە خزم و خوشک و براوانە بڕێ هەمووی ئەرەوەڵا ئیتر نەوەڵە تایبەتی ناکەم بەخەو من هاتو چۆکەی خۆمە زۆر باشە چ بابەتێکی دیکە دروست ئەەکەی جگەر لە کڵاو و مێخەک هەستەکەم ئەمە شوێنی تیابێت وانە ئەمە سەرەتای دەرفەقیانەیە ئیش لەسەر ئەمە دەستم پێکرد سەرەتا ئەمە پارچەی ساڵمەریکیت 3 ساڵە ساڵ بەڵێ ئەمە هەمووی ئەمانە پارچەی خۆ من سەرەتا لەمانەوە دەستم پێکرد خۆم فێری چنین کرد بەسیتر وردە سوپاس بەخوای گەورە ئیش لەسەر هەموو بابەتانەکانەکەم کڵاوە ئەمە لە مرواری پێ ئەڵێن بۆ سەرجلی کوردی ئەمانە تاجن ئەمانە ڕاست و چەپن ئیتر ئەوانش هەمووی بۆ سەر لەچکە بێت و بۆ سەر بۆ بێ لە کوالەتی مورۆکان ینی جاریوە هەیە شتێک لە ملێکی بەکارێنی دوو جار دوای ڕەش ئەبێتەوە ئەکی دوایە مشتری هەتاکو کوالێتەکەی بەرز بێ زیاتر خواستی خاتە سەر و زیانی ئەوەی سەرنجی لەسەر بێ پێش ئەوەی داوای بڵێن نرخەکەی چەنە ئەڵێت وا باکاڵ نەبێتەوە کوالێتی بێت هەیشە لەوانێ داوای بکات بڵێ هەرزان بێ کاتە کوالەتی کەمتر بکات ئەکی دوایە لەبەرەوەی ئەگەر موادەکەی کوالێتی باش بێت و دەرەجەیەک بێ گرانتر بۆ ئێمە دەسەکەوێت
بالضبط وڵ ئیتر ئەمساڵ بە تایبەتی کڵاو زۆر داواکاری لەسەر بوو ڕاستە ئەمساڵ کڵاو زۆر زۆر کڵاوزەر ینی ینی دژنی ڕەمەزان کڵاوێکم کردبوو ئەویان خۆم شنیوم بە ئایبینێ دەست خۆش وڵام مناڵەکان مردە وردە خەریک فێرە بن لە خۆمەوە خەریکی چنینە بنجارجە دێ لەشتە ساق تۆ بەردەوام بە لە دروستکردنی کڵاوەکان ئێمە چینە لای ناوڕێک لای ناوڕەکە دەگەڕێنەوە لای خاص ڕێزانە و بەردەوامیەدەی بە بەرنامە هەروە بیرشمان نەچێت بەرنامەکەمان بە سپۆنسەری برنجی کرمانجە و دواتر لەگەڵتان بەردەوام. ئاخیر دانەیە ها بەڵێ ئەزانم باشە یەکەم جا منەڵم گرت وازانم سێکە برا ئێرە پڕە لە برنجی تر بڕۆ بەڵی خۆداین کەڵگە یەکە ئێرە پڕۆ لە برنجی تر تۆ ڕۆدانەی کاڵ دێک مێرم برنجە لێ ئێرە ماڵی ئەمەش بەزەما من بێ ئەم برنجە ناب منیش لێرە ناڕ کاکە بە قوربانە بم لە دوێنێ ئۆژنەکەم داوایم برنجی کرد بەو خۆیە بۆی نەبەمەوە حەیام بم ئەڵا بابەتە لە من زەڕوتی بۆ سەبرام ئەی تۆ چیەکەی قەینە برا ئێمە ئەمڕۆ برنج ناخۆ برنجی دەنگ درێژی کرمانج لە کێڵگەکانی هندستانەوە بە بەرزترین کۆڵەتی هاوردەی کوردستان دەکرێت. برنجەکە 100% یانزە 21 و لە ناو هەر کیسێک برنجدا نمونەیەک لە چڵتوکەکە بۆ تۆ ئامادەکراوە. عزیزان دووبارە گەڕینەوەلاتان بەردەوامی دەین بم بەرنامە تایبەتی جژن کە بە سپۆنسەری برنجی کرمانج پێشکەش دەکرێت. ئێستاش کۆمەڵی میوانمان هەیە میوانمان هەیە دوو لە میوانەکان بانگەشت دەکەین بە میوانەکانمان فەرموون. عليك السلام ورحمة الله. بخير بێت بەخێر مامۆستاگیان بخير بأخوة سميرة خان بخير سرچاو خوش بأخوة بخير بخير بنان خان فرمود حەزەکەی دانیشن فرمود دانیش بنان خان ئەم لایکە لە من بگری بخير بن هەنیگەیان تۆ حەزەکەی نوخڵەکە دابنێرەوە بەکەین بە گفتوگۆ لەگەڵیاندا مامۆستا سەمیرە فاردێ خوا بەخێر مامۆستا بخير بێت سەرچاو ژێشە پیرۆز بێت پیرۆز بێ پیرۆزبایی جەژن سەرجەم مسلمانانەکەم خۆشحاڵ بووین هەرێمی کوردستان بە تایبەتی و دۆست و ئەحبابمان بە تایبەتی تر جژنە پیرۆزەی خۆت لەکیەکەی و جژنی قوربان چ تایبەتمەندێکی هەیە لای بەڕێستان تا چەندێک گرنگە بەرزڕاگرتنی ئەم ڕۆژانە بەنای خۆی بەخشندە و میهرەبان درود و سەلام بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەت محەممەد مستەفا پیرۆزبایی جەژن لە سەرجەم دۆست و ئەحباب و کەس و کار و خانەوادەی مختەری هەمولای و بینەرانی پەیانی بەڕێز بە تایبەتی تر جەژن بەرزی و گەورەی خۆی هەیە بەڕاستی ڕۆژی جەژن یەکێک لەو ڕۆژە پیرۆزانەی کە لە لای خۆی پەروەردگار زۆر پیرۆزە لەبەر ئەوەی هەموو حرام کراوەکانی پێدا قەدەغە کراوە ئەمەدە پیرۆزە دروشمەکانی خۆی پەروەردگار جەژنی شێکێک لە دروشمەکانی پەروەردگار کە هەر دروشمە بەلای خۆی پەروەردگارەوە بەرز و پیرۆز بێ بەلای کەسی ئیماندار و ئێمەشەوە پیرۆزە بۆی هەر کەسێ دروشمی جەژن بە بەرز ڕابگرێ ئەوە کەسێکە کە هێشتا ئاوەدانی و تەقوا لە دڵەکانیانە ماوە مامۆستاگیان باسێکی جژنی قوربانکەین جژنی قوربان بەچی جیاوازە لەلای تۆوە جژن چۆن ئەکەنەوە ئێوە لە خانەوادەی خۆتانە ئێمە وەک موسڵمان دوو جەژنمان هەیە جژنی ڕەمەزان و جژنی قوربان کە ئێستا لە جژنی قوربانین ئێمە وەک خانەوادەی خۆمان هەروەکو ئاسایی هەموو موسڵمانەیە بەیانیان لەخۆ هەڵاستین نان و خوان دروست ئەکەین ماڵ منداڵ خەبەر ئەکەینەوە ئێمە هەموو جەژنێکێکەوە جەژنەکەین دوای ئەوە سەردانی ماڵە دراوسێ و ماڵە خەزوران و ماڵە دایک و هەروەکو هەموو جەژنێکی تر الحەمدوللا ئێمە وەکی دەڤەرەکەمان هەڵکەوتۆ جەژنمان هەر الحەمدوللا گەرم و گڕێکی تایە کاتە خۆتان خەڵکی هەورامانن من بۆ خۆم خەڵکی هەورامانین بەس بووکی هەورامین فەرقی نییە تەواوبووی بە هەورامی تر هەورامین لە هەورامی ئەسڵین ئەمە ئیتر دوای ئەوە جژنی پیرۆزە لە دەرو دراوسێ و لە کەس و کار و لە خانەوادە محتەرم و دراوسەکان و سەردانی نەخۆش و یەتیم و بڵێ زۆر باشە چینە لای مامۆستا بەنان دواتر دەگەڕێنەوە لای ئێوە بەنان خان بەخێر بێ جژنێت پیرۆز بێ حەزەکەم لێرەوە جژنە پیرۆزەی خۆت بگەێنی و باسێک لە جژنی قوربان بکەی کە لەلای ئێوە ئەم جژنە چ تایبەتمەندێکی هەیە
جەژن لە ئێوەش پیرۆز بێت خی گەورە بیکاتە مای خێر و خۆشی بۆ مسلمانان و بیکاتە سەرکەوتنێکی گەورە بۆ مسلمانانی غەزە و فەلەستین بە تایبەتی لە دڵێکی میهرەبانەوە گردنی هەموو لایەک ئازاد بێت لە جیاتی نوقڵ و شیرینی بە مامۆستا و هاوڕێ و ئەحباب و دۆستەکانم دەڵێت لێتان پیرۆز دەکەم و هەزار جار جەژن و جەژنانە. بەڕاستی جەژنی قوربان جژنێکی پڕ لە خۆشیە، لە پاڵ خۆشیەکەشە دەبێت ئێمە ئاگامان لە پەرچشەکانی خۆی پەروەردگار بێت، ئاگامان لە یاسا و ڕێساکانی دینی ئیسلام بێت، لەگەڵ خۆشیەکەیە ینی ئەوەش زیاتر دڵمان خۆش دەکا کە پابند بین بە یاسای ئیسلامەوە. جژنی قوربان لێبوردنە گردن ئازادیە لە دۆست و هاوڕێ و خوشک و برا و کەس و کار و ماڵە خزمان و نزیکان و قوربانی دانە لە ڕێگەی خۆی پەروەردگارە. بەڕاستی وەکو دەڤەری ئێمە خۆشە، جژنێکی زۆر گەرم و گڕێکی پێوە دیارە. باشە لەم دەڤەرە تاچنە گرنگی بە قوربانیکردن ئەدرێ بە تایبەتی مە جژنی قوربانایان، ینی خۆی تایبەتمەندی جژنەکە ئەوەیە و هەستەکەم خەڵکیش زۆر پابند دەسپاس بەخوای گەورە بە شایە بەدینیەکانەوە. وڵا لەخوا بەزیاد بێت تا ڕادەیەکی باشە، بەڵام لەبەر ئەم قەیران و شتە تۆزێ لەوانەکەم بوو بێتەوە بەڵێ کاریگەری هەبووە لەسەری، بەڵام الحەمدوللا هەر بەشی ئەوە قوربانی دەکرێ. بەڵێ مامۆستا بەنان چه یادگاریکە خۆشە هەیە لە جژنا بە تایبەت جژنی قوربانە ئەگەر هەبێت بۆمان بگەڕیتەوە، ئەگەر یادگاریش لانیە یان ئەگەر باسی جژنی مناڵی بکە ینی جیازێک جلەکانمان لای خۆمانە خەوان ئەمە بۆی بەیانی جژن بوو، هەستێکی زۆر خۆشمان هەبوو ئەو جژنی کە لە مناڵیایەکەی قەدۆکۆ جژننیەکە لە گەورەیە بە دڵنیاییەوە. بەڵێ جژنی مناڵی زۆر خۆش بوو. ئێمە ئەو کاتە خەڵکی خوڕماڵیش نەبوون وەکو ئێستا نەبوو زۆر شت لەبەر دەستمانە بێت. ئیتر هەر وەکو خۆت فەرموود ئێمەش جلەکانمان لەلای خۆمانە دەقە کرد، هەتا بەیانی خوشکێکم هەبوو زۆر جار بە جلەکانەوە ئەخەوت ئەو نەکو بەیان درەنگ بەخەبەرم بێتەوە. ئیتر بەڕاستی خۆشیەکی زۆر زۆری هەبوو. ئێستاش بیرماوە کاتەی دەبەردەم تەلەڤیزیۆن تەواو بیرەچێتەوە. مامۆستا بەنانگیان خۆت پێسەرەکی چییە؟ مامۆستام. مامۆستایەکەت هیچ کورسێتێکی بۆژیانە دروست نەکردووە بۆی کە پەروەردی منداڵەکانی بزانێت بەڕێوە؟ ناوەڵا شکر سپاس بۆ خوای گەورە، ینی هاوسەنگێکم دروست کردووە لە بینی دەوامەکە و ماڵەوەشە. باسی جژنی مناڵیمان بەڵێ ئەرەوەڵا وەڵا جاران زوو دینار بوو، دینار ئەیتر خزممانەها 2 دیناری پێدان، خزمێکی ترمانەها 4 دیناری پێدان، کۆمانە کردەوە ئەگەشتنە 10 دینار و ئەوانە بۆ ئەو کاتە زۆر بوو بۆ ئێمە. زۆر باشە. باسی خانمانمان کردوە مۆستا سەمیرە، ئەرک و ڕۆڵی خانمان لە جژنە. بەڕاستی ینی خانمانی کابان بەرپرسیارەتیان زۆرە، هەم لە میوانداریکردن هەم لە ئامادەکردنی خوان و نانی جژندا و لەگەڵی شاخۆشیە بە سەردانی خەڵکی تر بکە و پەیوەندی کۆمەڵایەتی زۆر جوان ئەتوانێت بهێڵێتەوە و کاریگەری لەسەر کۆی خێزانەکە دروست ئەکا. تاشنێک پێت وایە ژنان ئەبێ ڕۆڵیان هەبێ لە جژنا؟ وڵی دایکان بە تایبەتی ئێمە کە ئەرکی ماڵەوەمان لەسرە وەک پەروەردەی مناڵ وەک ئیشوکاری مناڵ وەک بە تایبەتی لە جژنا ئێمە بێ مناڵەکان بەڕێکەین، میوان بەڕێکەین، نان و خوان دروستکەین، هەر عادەتەن وەکو هەموو دایکێک بەیانیان هەڵئەسی نان و خوان دروستەکەین، بەردی مناڵ حازرەکەین، پێشوازیەکەین لە میوان بۆ دوای خۆشمان لەگەڵ هاوسەران ناچین بۆ سەردانی کەس و کاری. نانی هەورامی زانی؟ بەڵێ نانی هەموو شتێکە زانم، ینی هەموو کابانی ماڵ من بەنیزبەی خۆمەوە کە بە مناڵی باوکمان نەبوو دایکشمان نەخۆش بووە کە منیش گەورەی ماڵ بووم، ئیتر الحەمدوللا هەموو شتێک هەرکەکان بەڵێ من مناڵ بوون، بەڵێ باوکمان شەید بووە دایکشمان نەخۆش بووە، ئیتر من وەکو مناڵی گەورەی ماڵ هەچی زۆربەی ئەرکەکان لەسەر من بووە الحەمدوللا هەموو شتێک ئەزانم. لەنیاخان ئەو نەی من بزانم ئەم خاتونە بەڕێزانە هەم بەنامخان هەم سەمیرەخان هەردووکیان لە کاری خێریە ئیشەکەن، حەزەکەم باسێک لەو کارە خێریانەتان بکەن تا چەندێک لەم دەڤەرەیە گرنگیتان بم بە کاروباری خێری داوە، هەم لە کردنەوەی خولی بۆ نەپەروەردەیە، هەم لە دەرس و دەورە، هەم لە ڕۆڵی ئافرەتانە لەم ناوچانەیە.
من وەک خۆم بەرپرسی ئەنجومەنی خوشکانم بەڵێ هەم مامۆستاشم لە دەستگای سەفەری نوری حکمە بە هاوکاری هێشتا ساغ بێ ئێستاکە ئەخوا. بەڕێزم سەلامەت یاخوا من 2 ڕۆژ لە سنتەر دەوامەکەم و 4 ڕۆژیش لە ئەنجومەن ئەم کارە خێریانەشمان بە تایبەتی ئێمە لە مانگی ڕەمەزان ناتوانیمانە بەڕاستی ئەم ڕۆژانە بە زەخمی بکەین سوپاس بەخوای پەروەردگار هانامان بۆ دەرەوە بردووە هەنامان بۆ کەسی دۆڵەمەند بردو کە توانیمانە ئەم پرۆژانەمان سەر بخەین لەبەر ئەوەی ئێستا لەم دەڤرە کە مەعاشکەمە و قەیرانی دارایی زۆرە نەماتوانەوە بە پێی پێویست لە دەڤرەکە ئەو هاوکاریە کۆکەینەوە بەس بەڵێ بە فەزی خوای پەروەردگار بە تایبەتی ئەوە ئەو خوشک و برا بەڕێزانم من لێرە دەستخۆشیان لێکم کە لە دەروی وڵاتن هاوکاری سەرەکی ئەم پرۆژە خێریانەی ئێمە بوون ئێمە وەک خۆمان ئەتا ئەم هەفتەش توانیمانە لیستی یەتیمان هەبوو سپاس بۆخوا بۆ بۆنەی جژنە قوربانەوە هاوکاریەکی مادیمان کردوون بەنیسبەی ساڵانی کەوە وەک پرۆژە خێریەکان الحەمدولillah ئێمە بەردەوام بووین بەس بڵێم وەک ساڵانی کە هەیە ئێستا وەک ساڵانی کەنیە لەبەر ئەوەی ئەم قەیرانەدارەیە کە دروست بۆ لە هەرێمی کوردستانە ئەم معاشەی کە ڕێک پێک نادرێ بە خەڵک بە تایبەتی ئێمە مامۆستاکانی ئەم دەبێت خوات زای خەریان باتەوە دەستخۆشیم هەیە بۆیان هەر لێرەوە هاوکارمان بوون ئیتر 30,000 ئەم و 50 ئەو کوی ئەەکەینەوە خۆمان لیستمان لایە بەسەرە ئەیدەین بۆ ماڵەیەتیمانەی ئەوانەی کە کەفالەتیان نییە هەموو مانگە یعنی کاتی موچە وەرگرتن ئێمە کەفالەت دەبین بۆ ماڵانی یەتیم ئەوەی کە بەریان دەستخۆش بێ قات بەنان ئێوە لەگەڵ کارە خێریەکانە لەگەڵ دەرس و دەورە بە تایبەتی یان ئێمە گەر باسی بابەتی پەروەردەیی بکەین هەستەکەم خانمان دەتوان زۆر ڕۆڵی باش لە بابەتە پەروەردەیەکانە ببینن بە حکومەوەی کە مامۆستاشن ڕەنگە زیاتر هەست بۆ کاریگەریە بکەن کە دەکرێت ئافرەتان دروستی بکەن لەسەر کاری خێری و لەسەر ئەو کاروبارە پەروەردەیانی کە ئەنجام دەدرێت لەم دەڤرە ئێمە ستافێکین لەگەڵدا دەستە میرە ئیشەکەین ئیتر بە پێی توانە هەریەکەمان و لە جێی خۆمانەوە یارمەتیماندا و هاوکاریمان کردووە وەکو دەرسی پەروەردەیش الحەمدولillah دەرس و شتمان هەر هەبووە بەردەوامین بەڵێ بە دڵنیاییەوە کاریگەریەکی زۆر زۆری هەیە بە تایبەتی ئێستا ئێمە لە خولی هاوینەیان ئیتر کە مەکتەب شت تەواو بووە ینی زیاتر زۆرتر جەختمان کردووەتەوە سەر خولە هاوینەکان کە دەرسی پەروەردەی و فقه و سیرە و ئەوانە هەبێت بۆ تەمەنی بەڵێ مناڵی نەوجەوانان و تەمەنی گەنجان بەڕاستی ینی زۆر کاریگەری هەیە بۆ دروستکردنی مناڵەکان لەوەی کە لە خانەوادەکەی خۆیان و پاشان بۆ دەوروبەری خۆشیان جاهۆنیان بام بچمە لە ئاوازخانزانین چی کردووە شیرینەکانی بە یارمەتێت ئەو مایکەمان بێتێ ئاوازخان ئێستا بزانم خشەکە تەواو کرد شەکەمان ئامادەیە بڵێ ئێستا چیمان بۆ دروستەکەیت ترامیسۆکەی دروستەکەین بڵێ پێویستیەکانی ترامیسۆکە چییە؟ وڵا پێویستی ئەم سۆسەکەی هەر کرێم شانتیە لەگەڵ خامەیە لەگەڵ شەکری پۆدرەی هاڕاوە بەس ئەوەیە ئیتر شیری ساردیش پێگریتەوانێ ئەتوانێت بەس خۆی کەمێک ئەمانە شیرینیان تیانە بۆیە کەمێگەریش بڵێن بە ڕێژەیەکی کەم کەوچکێ کەوچکونیە کە هەر ئەوەی تەیەکەین بەکارێنی بەڵێ بەس پسکیتی ئەم لەگەڵ پسکیتی ئەو جیاوازەم تایبەت ئەم پسکیتە چونکە ئەم شیرینی ترامیسۆ خۆی شیرینێکی ئیسپانیە تۆزە پسکیتەکەی تایبەتە ئەبێ ئەم پسکیتە گینە بێت تایبەتە بە ترامیسۆ خۆت حەزت لە شیرینەکان هەیە؟ واللهی لەبەرەوەی من بۆ خۆم دایمەن بڵام شیرینەکەم هەر زلیان بێزارم بەس بۆ تێست من دایمە شیرینەکانم پێشەوەی بیەمە دەست مشتریەکان خۆم تێستێ دەکەم بۆی هەشتێکی کێشەیەکی بێ بۆی خۆم بەرکەوتەی یەکەم بە من ئەوەی ترکە ئەی خوات هاوکاری تەکا لە ماڵەوە واللهی هەر خۆم و هاوسەرمین عایلەی خۆمان بۆ خۆمان خەریکین بەڵێ والله الحەمدولillah ئەرە والله جا خانەوادە هاوکارم نەکات ئیشەکەم بۆ بەڕێ ناکرێ منیش زۆر باشە زۆرتری خواردە کە مشتریەکانت داوای بکەن یان شیرینی
جۆرێکیانە کە خۆسی زۆر بەڵێ وەڵام من تایبەت شیرینی من بە شیرینی کولیچەکەم ناسرا بووم شیرینی کولیچەکە دایمەن بڵێن مشتری خۆی هەیە و تایبەتە ئەم شیرینیانش بۆ میوانی داواکرێ بەڵام شیرینی کولیچەکەم بە دایمیە یعنی بە تایبەتی بۆنەکان جەژنەکان و کاتی یعنی مناسبەیەکێ زەواجە یەکێ مناڵبوونە ئەوانە دایمیە شتێکی دایمێ بەس شیرینە کولیچەکەەوەی ترەوە شتێکی سەرەکیە بەڵێ من بەوەش ناسرام یەکەم جار دروستکردنی کولیچە بەڵی جوان دەستێک کولیچێکی ناسک و نەرم دەبچێت چۆنی ئەیکێتەوە وەڵی سڕی میهنەیە وەڵی سڕی میهنە نییە هیچ خواردنێ سڕی میهنە نییە بەڵام عادەتەن شتەکان تایبەتمەندی خۆیان هەیە یعنی ئێستا یەکێ کولیچە ئەکا ڕۆژانە بڵێن لە ساڵێکا جارێ دووجار بۆ خۆی کە لەوانەیە هەشتێک بێ بچێ بیکڕێ شارەزایی نەبێ بەڵام وەکو ئێمە کە دەسەکەین بە ئیشەکە و بەردەوامە بین کە جارێ ئاردێگە کڕین ئەزانین ئەم جارە و ئاردە چوانە جارێکی تر شیرە کڕین شیرەکە ئیتر هەتا هەموو شتە باشەکانمان بۆ دەرەکەوێت و ئیتر ئەو شتانە بەس کولیچە تایبەت شیر و ڕۆنەکەی زۆر ئەساسە یعنی ئەبێ هەم ڕۆنەکەی خۆش بێ زۆر تایبەت بێ هەم شیرەکەیشی باش بێت چونکە ئەگەر شیرەکەی باش نەبێ کولیچەکەیش زۆڕەقە بێت ئەڵەن شیری زۆر تێپیناسە دەرەوەیە نا هیچ شتێکی بە زۆری و کەمی نییە بەس کوالەتی شتەکان دەودیشیە ئێنا بۆ نمونە گەری ڕاستە یەکێ لی نەزانێت تۆسێ قیاساتی شتەکان گرنگە بەڵام هەموو کاتێکی ژنا زۆر باشە با بچینە لای سەحەتخان زانین خواردنەکە بە چی گەیشتووە و چی ئامادە کردووە باوە لە بێستە هەرگیان سەلام باشی گیانەکەم باشە ساغ بێ ئەمڕۆ زۆر مادەوی سەری کامێراکە بکەین لێرە ماشەڵا مەجۆڵی ڕیس کردووە نازانم ئەگەر بەمان باسکێت چێشتەکان گەیشتون بەچی حاضرن بەڵێ وەکو لە دەستپێکی پرۆگرام ئاماژەمان پێکەیەکی لە سپۆنسەرەکانی پرۆگراممان بریتیە لە برنجی کرمانج ئێستا بەڵێ برنجەکەمان بە تەواوەتی پێگەشتە و وشلەکانی تریشمان بە هەمان شێوە پێگەشتون لەبەرکە وتمام پرۆگرامەکەمان تایبەتە بە جەژن ئەوەی کە لێمان ناوبریتە لە قۆزی کە یەکێکە لە خواردنە سەرەکیەکان بۆ ئەمڕۆ فەرموو بەڵێ و لەگەڵ ئەوەشە شلەی قەیسێک تۆ حەزەکەی دۆشاوی تێبکەی تا ڕادێک کەم دۆشاومان تێکردو لەبەروی کە قەیسەکان خۆیان بەڵێ پێکاتەکەی بریتیە لە ئەمە قەیسەکە خۆی لەگەڵ بادەم و گوێزە وەڵا شەکرم بەڕادیەکی زۆر کەم تێکردو لەبەر ئەگە سەیری ئەم قەیسە بکەیت ئەم قەیسە خۆی تا ڕادیە تام شیرینی هەیە لەبەروی کە و لێساشە خەڵک ئەتوانم بڵێم کە هۆشیارێکی تەندروستی زۆر باشیە تا ڕادیەکی زۆر کەم ئەتوانێت کە شەکر بەکاربێنێت لەبەرەوە کە شەکرێکی زۆر کەم تیا بەکارێن ئەتوانم بڵێم و لە ڕێگەی کشمیشیشەوە ینی شیرینەکەی تا ڕادێ تاماویەوە مەزەڵەکانی تمانتی بەڵێ یەکێکی تر لە شلەکانمان بریتیە لە شلەی فاسۆلیا جاوە هەرە بێ فاسۆلیای تیادە ئەوە شتێکی عامە هەر نابێ بەبێ فاسۆلیا مەشلەی فاسۆلیاکەمان بەڵێ مەشلی فاسۆلیاکەمان کە بە تەواوەتی پێگەشتون ئەو یەکێکی تر لە خواردنەکانیش کە لە سەرەتای پرۆگرام ئاماژەمان پێکە بریتی بوو لەم خواردنە ڕۆژهەڵاتیە کە سۆزی خۆرشت برنجەکەشمان پیشان دەکەم جۆری برنج زۆر کاریگەری لەسەر لێنانەکەشی بەڵێ ئەوەی کام ڕێمە لێمان ناو بریتیە لە پڵاو یعنی بریتمان بە پڵاو لێناوە کە لێرەوە دەست پێ بکەین برنجەکەمانە بەڵێ برنجەکەشمان برنجی کرمانجا کە یەکێکە لە برنجە 1920 ینی پرۆگرامەکە ئەم جارەمان پرۆگرامێکی تەواو جیاواز بوو لەبەرەوەی کە خوانەکان بە ئاگر لێنراون و تاموتێژێکی تەواو تایبەتیشان یاخوا عافێتی هەموو لایەک بێت و دووبارە دەژن تام پیرۆز سەحەرخان مەشغوڵی ئەرکەکەیەتی چمەوە بەلای پەیمان خان جا نازام لێرەوە پەیمان خان گەشتی بەکە
زۆر منەما زۆر شێلاب و نانەکە وڵا زۆرێکی وانە بوونە خێر بەستر هەستەکەم ماشەئەڵڵا دەست سەریع خۆتی ئەوەی زۆرت کردووە زۆرم کردووە ئەوەی ڕاهاتوون باشە حەزەکەم باسی یادگارێکی جژنی قوربان بکەیت چی یادگارێکت هەیەیان ئەگەر بۆ نەباسی جژنی مناڵی بکەی شتێک کە خۆش بوێ بەلاتۆ لەو سەر وەڵا جژنی مناڵی ئەمە بە مناڵی هەر لە ئێران بووین لە ئۆرگوگا بووین بەڵێ هەر لەوێ گەورە بووین و هەر لەوێ بووین یعنی زۆر ماونەتەوە بەڵێ 12 ساڵ لەوێ ماوینەتەوە لەوێ جژنتانە کرد هەروەکو لای خۆمان کو ئێرە جژنمانە کرد وەکو ئێستا و ئیتر هەروەکو بڵێم چی هەر نان و چێش دەرەکرا و دایکم ڕەحمەت بێنان چێشتیە کردمی وانە هات و خزم و دۆست و تر بە زۆری خەڵکی ئێرە دایک خزمی دایکەمە هاتن بۆ لامان بۆ ئەو دی و ینی و هاتو توێشتان بەڵێ هەرمان تا چنێک پەیوەندی کۆمەڵاتیەکان بە گرنگەزانی لە ڕۆژانی جژنانی مەهموما موسڵمانی و دینی ئیسلامیش زۆر گرنگی بەم بابەتە داوە ئێمە لە جژنین پامەکرد هەیە گەر کەسێک بووی کەسێک یەشانە بێیان وەڵا بێگەر بنازایی لێ بکاو بچێ بۆ لای و ئیتر نابێ گرە جژن بوو ئەبێ دڵێ پاک بێ لەگەڵ هەموو کەسێکاوە بێ شتیش لە دڵتا بێ لای بێت نەیەڵێ بڕۆی بەڵێ دەست خۆش بخوا ئەمە عزیزمانە جوانی بۆ کردوین و خۆشتانێ بین ماشەڵڵا نەتەن جوانی کاتەوە ساسەکەین پێمان هەنگێ مستاقم بەخێر بێمەوە لای لە نێو میوانەکانی ترمان بەخێر بێتەوە هەنێگیان سپاس دەکەم ئەمە بەرمەوە لای سەمیرە خان ئەمە مسابەنان تۆ لەگەڵ هیچ ئیشێکی ئەم خاتونانەی کە لێرە شارەزایت هەیە لەسەری بۆ منە دەستڕەنگینی خەیاتی بێ جوابەتێکی تر بێت بەڕادەیەکی کەم حەزم لە شیرینی دروستکردن هەیە بەشی خۆشمان هەر نانوش دەزانم بەڵام ئەم چنین وانە کەمتر لە ێزان حاولێکی باشیە وردەکاری تایە بەدوایە ڕۆزی قورسی شەڕێکاری وردەکاری جاری وایە دروستی ئەکیستەرێکی ناشری دەرچێ بێ هەڵی وەشەیتەوە جا من زۆرم ڕڵ لە هەڵۆشانەوەیە من هەستەکەم کاریگەری ئەوە شەیە کە کەسێک داوامی هەبێت تۆزێ مەشغوڵاتی زیاترە یان ناکەوێت فێر بێگەر حەزیشی لێ بێ هات تۆزە دوایەخە بەحکوێ ڕەنگە مامسابەنان خەریکی داوامی مەستر بێت تۆزەوەش دەستی گرت بێت کاتی ئەوێ ئەم ئیشە وردانە کاتی زۆری ئەوێ مامۆستا سەمیرە تۆ لەگەڵ ئەم شتانە بینە وەڵی من بە قولاب ئیشی قولاب ئەزانم بڵێ عزیزی چنین و دەستەگیرە و مەسەلەن ئەم ئیشانم کردو پێشتر بە قولاب و شلیلە بڵێ بڵێ ئیشیوانم کردووە پێشتر 2-3 ساڵ پێش ئێستا بەسەوەی ڕاستی بەیتر ئێستا کە ئەم بەرپرسیارەتێم وەرگرتووە مەجای ئەو شتانە جار هەر ئەیکەم دەستەگیرەوەشانیان بۆ خەڵکی ترشتە کرد وەڵاهی بۆ خەڵکی ترم مەکرد وەڵا ڕاستەکەی عزیزیم ئەچنیە پێشتر ینی پێش ئەم 2-3 ساڵی تر خێنایشەڵا کارەکانی ترتان بەخێر بۆ نووسێ ئەوەش گاتە جێی خۆی سەمیرە خان ئێستێمە هەمومان لێرە جلی کوردیمان لە بەرای بەڕاستیانی دیمەنێکی زۆر زۆر جوانی هەیە جلێکی کوردی ڕستنی داپۆشراومان هەیە ماشەڵا خۆشت زۆر جوان هاتووی تا چنێک گرنگە ئێمە گرنگی بە کەلتوری خۆمان بین لە جەژنا لەو ڕۆژانەیە واللهی کەلتوری هەموو نەتەوەیە کەلتوری تایبەتی خۆیە ئێمەش کەلتوری ئێمە بە جلی کوردی مەشهورە کە جلی کوردی الحەمدلله جلێکی شەرعی و جوانە بەڵام زۆر بەداخەوە ئێستا خەریکە سەر ئێکێشێ بۆ ئەوەی کە جلەکە بکرێ بە ناشەرعی وا بڵێن هەنێک مۆدل ئەهێنە ناوی ینی خۆی بەڕاستی جلی کوردی من بەڕای من یەکێکە لە جلە شەرعیەکان ئەگەر بە دەستوری شەرع بدورێ بس بەداخەوە ینی ئاقارمان ڕۆشتووە بۆنەی گۆڕانکار و بۆنەی ناوی مۆدیل و هەرچیکی لێ بنەی خەریکە سەر ئێکێشێ بۆ ناشەرعی ئەنا بەڕاستی جلی کوردی بەلای منەوە ڕەمزی کوردەواری خۆمانە بە پێی شەرع ئەوەی کەلەکۆنیشدا هەبووە جلێکی داپۆشرا و کامل بۆ نەگۆکو ئەوەی ڕاستە بابەتی دیکە من پێم وایە ئەو خانمانەی کە لێرن ماشەڵڵا هەرێکیان دەستڕەنگین و بۆ نەکاری خێریشەکەن ئەوان دەست پێشخەرن نمونەن بۆ خەڵک ئەگەر بۆن ئێوە دەست پێشخەری بکەن لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە لە گردن ئازاییە لە کاری جوانە ڕەنگە زۆرێک لاسانی تام بکەن و یان ببن بنێکی جوان بۆیان چەندێک گرنگی بۆ بابەتانە ئێن و پێیانتان چێ بۆ هەچ کەسێک کە لێمە ئێستا لە تیڤ و سێریە ماکات بەڵێ وەڵام من پێیان بۆ خوشکانی ئەزیزم ئەوەیە کە ئێمە وەکو خۆمان دەست پێشخەر بوون ینی ئێمە وەکو شخصی خۆمان جژنە پیرۆزە ینی ئەچینە سەردانی ماڵە خزم ماڵە کەسوکار
جژنە پیرۆزە لە دەرو دراوسێ یعنی جژن بۆیە خۆشە کە لەگەڵ خەڵکا جژن بکەی خەڵکەکە یعنی بۆ نمونە یەتیمە دراوسێتە ئەگەر نانی جژنی نەبێ تۆ ئەبێ هاوکاری بکە نانی جژنی بۆ دروستکەی سیمای جوانی جژن وایە کە لەگەڵ خەڵکا جژن بکەی لەگەڵ مەناعاتەکان و ناڕەحەتەکانی جژن یعنی خەڵکا جژن بکەی ئەنا بەس خۆ جژن بکەی پێی ناوترێ جژن بەڕاستی بەڵام حەزەکەم تۆش پامی خۆت بگەێنی لێرەوە چیت هەیە بۆ ئەوەی کە ئێمە هەم جیاواز جژن بکەینەوە هەمیش پابندین بۆ شتە جوانانی کاینی کرد ئیسلام داینەوە بە دڵنیاییەوە پابندبوون بە دینی ئیسلامەوە زیاتر و زیاتر دڵخۆشمانەکات ضرورە هەموو تاکێکی مسلمان کە ئێمە خۆمان بە مسلمان دانین هەر لە ڕووی جلوبەرگمانەوە جلوبەرگمان لە سنووری شەرعی خوای پەروەردگارا بێت و ئیسراف نەکەین تەنان لە جلوبەرگا و لە خواردنە هەمووی لە سنووری شەرعی خوای پەروەردگارا بێت گرنگی بدەین بە دابوونەریتە جوانەکان و بە هاتوچۆکردن بە خزمایەتی پەیوەندی کۆمەڵایەتەکان تۆخ بکەینەوە ئەمانە هەمووی گرنگن لە جەژنە ئێمە بەخێراتتانەکەین دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەین کامادەمەشەیە دەهۆنێگەیان ئەچینە لای ناوبەر و دواتر دنیوانی دیکەمان ئەبێت و بیرشمان نەچێت بەرنامەکەمان بە سپۆنسەری برنجی کرمانجە و هەکو خاتە سەحەریش ئاماژەی پێ برنجەکان بە کرمانج لێنا و برنجێکی زۆر تایبەت و خۆشی لێنا دوای ناوبەر لەگەڵتان بەردەوام ئاخیر دانەیە ها بەڵێ ئەزانم باشە یەکەم جا منەڵم گرت وازانم سێکە برا ئێرە پڕە لە برنجی تر بڕۆ بەڵی خۆداین کەڵگیان ئێکە ئێرە پڕۆ لە برنجی تر تۆ ڕۆدانەی کاڵ دێک مێرم برنجە لێ ئێرە ماڵی ئەمەش بەزەما من بێ ئەم برنجە ناب منیش لێرە ناو کاکە بە قوربانە بم لە دوێنێ ئۆژنەکەم داوایم برنجی کرد بەو خۆیە بۆی نەبەمەوە حەیام ئەڵا بابەتە لە من زەڕوتی بۆ سەبرام ئەی تۆ چیەکەی قەینا برا ئێمە ئەمڕۆ برنج ناخۆ برنجی دەنگ درێژی کرمانج لە کێڵگەکانی هیندستانەوە بە بەرزترین کۆڵەتی هاوردەی کوردستان دەکرێت. برنجەکە 100% یانزە 21 و لە ناو هەر کیسێک برنجدا نمونەیەک لە چڵتوکەکە بۆ تۆ ئامادەکراوە. دوبارە سڵاتان لەبێت ئەزدانمان بەردەوام ئەبی نمویانێکی دیکەمان ئەبێت و گفتوگۆی زیاتر ئەکەین هەروە بیرشمان نەچێت بەرنامەکەمان بە سپۆنسەری برنجی کرمانجە وەروە خوانەکەشمان کە برنجی تایە بەس هەر برنجی کرمانج ئامادەکراوە خاتو سەحەر بە شێوازێکی زۆر تایبەت بۆی ئامادەکردین. لەنیاخان ئێمە میوانی ترمانە بێت جابا من چکلێتەکە بێنم میوانەکەشمان بانگێشکەین خاتو بە سۆزنە و شیروان بەخێربێن بەخێربێ خاتو دەبە سۆز باشی جەژنیش نقڵەکەشمان هەڵ بگریت بەخێربێ یاخوا بەخێربێت هاتو سەحەریشمان هێنایەوە بۆی تۆ قسەمان بۆ بکە لەنیاخان گەرچینە لای میوانەکەمان ئەم مایکی ببەرم بەخێربێ خاتو بە سۆز جەژن پیرۆز بێ یاخوا جژنی ئێوەش پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشییا بن ئینشاءڵڵا یاخوا سەلامەتی هاتو بە سۆز خۆت پیشە چییە و جژنی قوربان لەگەڵ پیشەکە تا چۆن ڕێکە خستۆی قورسێتێکی بۆ دروست نەکردووی وەڵی سەرتا دەستخۆشی بۆ بەرنامەکەتان یاخوا بەخێر من لەگەڵەوەی کە مناڵدارم و ینی عیلم هەیە بەرپرسی بەشی پەروەردەم لە نووری حکمەش مامۆستان لەگەڵ دادە سەمیرە ئەوانیشە لە ئەنجومەنی خوشکان هاتەبووتان هاوکاری بەڵێ هاوکاری ئەوین هەمومان ئینشاءڵڵا ئیتر نەوەڵا جەژن بە کۆمەڵێ بێتە شتێکی زۆر خۆش هاوکاری بکەین خۆت لەکیەکەی جژنی قوربان چۆنە لای تۆ تایبەتمەندێکی هەیە وەڵای پیرۆزبایی خۆم سەرتا لە دایک واکمەکەم لە سەرجەم موسڵمانانی جیهان بەگشتی کوردستانیش بە تایبەتی پاشان لە ئیتر خزم و ناسرەوەوانە جژنی قوربانیش لە ئێوەش پیرۆز لەگەڵ نانی جەژن ناتوانێت نانی جەژن وەڵی من ئەڵێم نانی ئەگەر جەژن نان و تێشتی تیانەکرێ جەژن خاتە نیۆڕۆ نانی جەژنەکە بەیانیان لی نانی ئەوە شەرتامینە ناوەڵا من بەیانیان زوو ئیتر هەڵەسم دەستەکەم بە نان و چێشتکردن ئەگەر لە ماڵ دایکیشم بین هەر نان و چێشتەکە لە ماڵ خۆمەکەم لە ماڵ خۆ دەگەیت و ئێوێ بۆ ماڵ دایک ناوەڵە هەر لە ماڵ خۆم دایانێم ئەگەر نەشی خۆن هەرە بێ بیکەم
هەر ئەو بوون و بەرامەی چێشتە نەبێ هەست ناکەم جەژنە لەگەڵ قەیسیا بینە چۆنە وەڵڵا من زۆر خۆش قەیسی و شلێ بامێ و پاسۆلیا و برنج و زۆر کێشمانە پیا کێش پیاو نایخوای تر هەر بەس هەر لەبەر خۆمە هەرە بێ بیکەین تایبەتمەندێکی زۆر جوانی هەیە جەژن هەر بەو کۆبوونەوەی کا لە دەوری سفرایە هەم چوونە بۆ مزگەوت و هەم ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانەیە کە هەیە تا چەندێک پێ وایە خانمان ڕۆڵیان هەیە لەم بابەتەیە وەڵای لە کۆبوونەوەیە خانمان ڕۆڵی زۆر گرنگیان هەیە ئیستا بۆ نمونە ئێمە نان و چێشتە حازرکەین بڵێن بەم بچینە ماڵی دایکمان یان ماڵی برامان یان ماڵی کە سوکاری هاوسەرمان ئەمە بێتە شتێکی زۆر خۆش و زۆر کۆمەڵایەتی خۆشەویستی و ڕێز زیاتر بڵاوە بێتەوە لە نێوانمانە بەڕای منەوە شتێکی زۆر باشە ینی ژنانی زۆر کاریگەریان هەیە هیچ یادگارێکی مناڵیت هەیە هیچ خۆشمان باسکەی تایبەت بێ بە جەژن یادگاری مناڵی وەڵڵاهی تەنیا ئەو کە جەژنە هات بناڵ بوون یعنی تر ئەوەنە بە پەرۆژ بووین بۆ جەژنەکە جل و پێڵا و هەموو شتێکمان لە پاڵ سەرمانەدانا وامانەزانی یعنی فریا ناکەوین خۆمان بگۆڕین بە مناڵی جەژن بۆ مزگەوت نەوەڵە بە مناڵی نەڕۆشتم ناوەڵە باشە لەگەڵ بابەتی کاروباری ڕۆژانەتە تا چەندێک بم ئەو کارە خێریانێکێکی باس لەوەگر هەم لە نوری حکمە ڕۆڵت ئەنجومەنەکانان کاروبارەکەی تا چەندێک گرنگە بۆ خانمێک کە ئەم ئەرکە بەرپرسیارەتی خستە سەر خۆی هەم خێرەکە هەمیش بۆی کە خۆی خانمێکی ماڵ و هەندێک بەرپرسیارەتی تری لەسەر وەڵڵاهی ئەگەر ڕاستی بڵێ ئەرکەکە قورسە بێ ئەگەر دایکیش بیت و ئیشی دەرەوەش بکەیت بەڵام ترخوای گەورە شەڵا کارەکانمان بۆ ئاسانە کات و بەرەکات خاتە کاتەکانمان ئیتر لەگەڵەوەشە هەنێ ڕێگری شتە بێ بەڵام تر مادەم ئیشەکە بۆ خوای گەورەیە ئیشەڵا هەر ئاسانە بێت باشە هەز ناکەم تەمەنیشە ئەوە زۆرە بەس جیاوازی کاتی مناڵی جژنەکان لەگەڵ ئێستاە جیاوازەکە زۆرە بینیت وڵی هەستەکەم جیاوازی زۆر ڕۆڵە لە چڕێکەوە جیاوازی زۆرە هەموو هەرباسی ئەو جیاوازی کۆمەڵایەتی زۆرێک جخت لەواکەنەوە وڵای پەیوەندی کۆمەڵایەتەکان ئەو بە ڕادەیەکی سەرەکی وایە کەم بۆتەوە بەس مناڵانیش پێشتر هەمویان بەیەکەوە بە جەماعەتی ئەگەڕان و چکلێت و نەقڵیان کۆ کردەوە بەڵام ئێستا هەمویان هەستەکمەوەش لە نە مناڵانە نەماوە زیاتر لە گەڕەکە شعبیەکان ئابوونی هەیە ئەو گەڕانی مناڵ و دراوسێکان و بابەتانە نەوەڵی ئێستا هەر زۆر بەعام کەم بۆتەوە گەڕانی جەژن و شتانە جاباتمە لە قات و سەحر قات و سەحر چۆنی سەلام بەخێر بە چێشتەکان هەمووی حازرمەوە بەڵێ بەڵێ لێخوا لە شە ساغ بێت زۆرمان هەر بژیت سەرمان لە خات بەسۆس کرد لەسەر جیاوازی کاتی مناڵی ئێستا تۆ لەگەڵ جژنە چ پەیوەندێکە هەیە پەیوەندەکەت بەقووەتە و جیاوازێکە چۆن ئەبین لە کاتێکە تەمەنەکەمتر بۆ مناڵبوو لەگەڵ ئێستا بەڵێ وەڵام من پێچەوانەی تەواوی هەموو وەڵامانی کە دراونەتەوە جەژن لە ئێستاە چۆنە بینیت و لە سەردەمی مناڵیا چۆنە بینیت تەمان لەن یاخوا من لەوانەیە تەمەنێکی وەهام نەبێت کە بتوانین عیندا قاودەقی ئەو سەردەمە باسکەم لە بەراوردی بکەم بەم ژیانێکی ئێستا منیتایە بەڵام حەزکەم لەسەر یەک بابەتیان لەسەر یەک پۆینت زۆرتر بدوێم ئەویشەوە بووکە بۆ نمونە ئەو میهر و محبەتەی کە جاران لە بینی بۆ نمونە کەسەکانە هەبوو لە ئێستاە کەمتر زۆر بووەتەوە تۆ سەرنج بە ئێستا یعنی بابەتەکە بەڕادەیە گۆڕاوە ئێستا هەمومان لە ڕێگەی تۆڕێکی کۆمەڵایەتیەوە ئامادەین پیرۆزبایی جەژن لە تەواوی کەسەکانی دەوروبەرمان ینی هەنێ جار وەڵامی ئەو ستۆریەش وەرناگرین هەنێ جار ئێمە کۆمنتێکمان بۆ هاتۆ تەنانە ڕیپلەی کۆمنتیشمان نەکردوێتەوە یعنی بۆمان گرنگ نەبووە لەوەی کە تۆ ئەگەر کەسێک گردنی ئازاکە یا گردنی ئازاناکە کەواتە بەڵام پێچەوانەی ئەم سەردەمێکی ئێستا ئێمەتیایە بەراوردی هەموو ئەم سەردەمە بکەین بۆ سەردەمەی کە باو باپیرانی ئێمەتیاژیاوە ئەبینین یعنی هەرچەنەکەوتم تەمەنی منیش بەو جۆرەنیە بەڵام کاتێک لە مەجلیس و کۆڕ و کۆبوونەوەکانە دانیشتن بوون لە کەسە گەورەکانمان بیستوێتەوە یعنی خانەوادەیەک هەبووە یعنی مەودایەکی زۆر دووری بڕیوە هەتا بڕواتە شوێنێک و گەردە نازایی لە کەسێکی تر بکات وەڵام ئێستا لە ڕێگەی پۆستێکەوە نازام لە ڕێگەی چێک ئەوەیەکەوە هەمومان ئامادە بوون ینی جەژن زۆر زۆر بەکاڵی ئەبینینەوە یان ئەو ڕکابەرێژێ لە ئەو گرد نازانینەکە منیش نایکەم ینی ئێمە زۆر جار یعنی حاڵەتی غرور بوونمان تیا بووە ئەو بۆچی پیرۆزبایم لێ ناکا لە کاتێکە ئەگە شتێکیش هەبوو بێ لەگەڵمە ئەی ئەو بۆچی پیرۆزبایم لێ ناکا کەواڵدا منیش پیرۆزبایی لێ ناکەم بۆمانە گێڕنەوە ئەڵێن جاران ماڵی وا هەبووە بۆن ئەگە لە لادەیەکا بووە یان لە شوێنێکا بووایە
ئەو ماڵە یعنی نەنقڵی کڕیوە بۆ جەژن نەچکلێتیشی کڕیوە بۆ لەبەرەوەی یعنی کاتێک کە ئەم خەڵکە هەموو گەڕاون بەسەر یعنی جەژنە پیرۆزەیان کردو هەموو ئەوانە لە هەر ماڵێ چکلێتێکی وەرگرتووە یعنی چۆن یعنی ئەوەی کە بۆ نمونە یعنی خۆی پێویستی نەکردووە کە نقل و چکلێتەکە ئەوە زۆری کۆکرۆتەوە هێناتەوە ماڵەوەی کردووە ئەگەر کەسێکی تریشات بۆ ماڵەکە هەر پێویست ناکا بکڕێت کاتەمان هەموو تایبەتمەندیان و هەموو جیاوازیانە وت کە ئێمە لە سەردەمی ڕابردوو و لە سەردەمی ئێستا شاتوان بڵێم کە یعنی جیاوازەکە ڕوون دیار یعنی بەچاوی هەمووانەی بینین ئێستا باشە سەحەرگیان لەگەڵ یادگاری خۆشە هیچ هێوەمە باسی کەسنێک شتێکە کردبێ یادگاری خۆش ئەوڵا حەزکەم دووبارە وەڵام ئەو وەڵامە تەقلیدیە بەمەوە کاتێکە مناڵ بووین ئێمە تەمەنێکی زۆر کەممان هەبوو تەمان من مناڵە بچووکی خێزانێکم ینی مەبەستمەوەی بچووک لە کچانە لە کوڕانیشا برایەکم هەیە دایم ڕکابەتیمانەکە لەگەڵم برایەمە ئەمت بۆچی ئەو جلەکەی تا ڕادیە لە من جوانترێکە بۆچی من جلەکەم لانی لە ئەو جوانتر نەبێت یعنی هەموو ئەمانە جاو کاتە کەسانی گەورەی ناو خێزانەکەشمان یعنی مەجبور بوون بە یەک ستایل جلمان بۆ بکڕن بە یەک جۆر بە یەک شێوە لەبەرەوەی کە شەڕمان نەبێت کۆتاش باسی برنجەکەیکە زۆر وەستی برنجەکەمانە هەر بەڵاسی لە کاتی لێ ناناچۆم برنجەکەمانەوە کە ئاماژەمان پێکرد برنجی کرمانجە برنجی 11 هندی وەسوسنای ناکەین لەوەی کە یعنی بڵێ بەو جۆرە و بەو جۆرە ئێستا هەمووان تامی تێستیەکەین ئەو کاتە بڕیان لەسەر تام و جێژەکەی دەست خۆش با بچین بۆ لای پەیمانخان زانی پەیمانخان باشیت هەبزانم هەویرەکە تەواو بوو گونکەکان کۆتایی هاتن باشە باسێکی هەویری نانی هەورامین بۆ بکەی ئەبێت چۆن شێدرێت چەنی ئاو تێ بکرێت ئاردەکە چی تێ ئەکرێت وەڵام دەست خۆی تێەکەم بەپێی پێویستیش ئاوی تێەکەم ئیتر هەویری نانی هەورامین بەکارێنیان ئاردی بۆر بەکاریانە من وایە سفر بەکار بەڵێ ئیتر بەپێی پێویست ئاوی تێەکەم هەویری بڵێ نانی هەورامی بێت تۆزە شل بێ نابێت تون بێ وەکو هینانی تیری باش چنێکدا ئەندرێت پێویستەکە زۆر ئاردی وایە ئەتوانی ساعت و نیوێ داینێ بەس ئاردی واژەیە بە یەکسەر دەست پێ بکەیت و بیکەیت ئەمە چۆن بزانرێکە بە یەکسەر دەست پێ بکەی بێ کەسێک خۆش ئەبێ شارەزا بێ بەڵێ ئەبێ لێ بزانی ینی هینەویرەکە دەری ناخەکە هەڵهات بێ بەڵاتنەکە ئەزانیان برە شتی تێ ناکەم بەس خۆی تێەکەن هیچی تری تێ ناکەن نانی هەورامی بەس خۆی تێەکەن ئەی دەکاتی برژانەکەیە واللهی وایە حەزی لەوەیە زۆر ببرژەی وایە حەزی لێتی تۆزێک کاڵ بێ ئیتر بەپێی حەزەکانم ینی ئەگەر زۆر برژە کێشێنی ینی هەر بێ دوای هەر نەرمە بێتەوە هەر نەمەبێت هەی ئیوا هەی خاتە مجەمیدەوە هەڵی ئەگەرێت مانگە مانگونی وێمێنێتەوە کێشەی نیە لەم جەمیدا بەڵێ بۆ بەشی مانگەیە کە مانگونی وێ ئەمە فەردێک ئارتە شێری بۆ بەشی مانگێ وێ وەڵای تر 150 نانەیە شێلی بەستە بۆ مانگێ بۆ عیلەیەکی بڵێن وەکو ئێستا ئێمە کەمین ئیتر هیواشەیە زۆرە کە عیلەکەی زۆرەیە بە سەوقاتی با بۆ خزم بۆ دۆست بۆ برادەر کە ئەچێ بۆ ماڵیەکە ئێستا من خۆم وام کاچم بۆ ماڵیەکێ نانی هەورامی لەگەڵ خۆمان جالەوە باشتر نیەڵێن یەخوا خێرە بنووسێ نانی هەورامی وێوە ناوی مەرەوەڵە ئەب زۆر ئەڵێن نانی هۆرامی قورسەکردنەوەکەی شان و باڵەیەتە دەرەوە ئەو نەبێت فێربوونە وەڵام من کێشەم نییە کە فێربووی کێشە و نابێت نانی کە ڕاهاتێتەوە ئەو زەحمەت بەلای ئێمەوە نانی تیری سەختتر ئەکرێت نانی هەورامی چواکە ئێمە نازانین زۆر نانی تیریمان نەکردووە زۆرتر ناڕەحەتە بین پێ باشە باسێکی جژنم بۆ بکەی لە کۆنا کاتی مناڵی جژنەکان چۆن بوو لەگەڵ ئێستاە وەڵاهی مناڵی ئێمە وەکو بڵێن وەکو خۆمان ئێمە مناڵیمان خۆش نەبوو کە باوکمانان پال بوو مناڵیمان هیچ خۆش نەبوو لە ئێران بووین و دایکم زۆر بووین و ئیتر دایکم هەموو کەسێکمان بوو مامان نەبوو پورمان نەبوو کەسێکی وامان نەبوو کە هەر دایکم بوو ئیتر خۆش نەبوو مناڵی ئێمە حەتێکی زۆر ئەم نانە بە چیەوە خۆشە ئێستا بخۆن بە تەماتی سورەکراوە خۆشە تەماتەی وایتر بە حەزەکان من خۆم لەگەڵ برنجە حەزم لەگەڵ حەزم لێتی بەڵێ لەگەڵ نانی گەرم لەگەڵ پڵاوە زۆر خۆشە ئێستش تاقیەکان بزانم چۆن ئەی ئەم نانە گەرم ناکرێتەکەی جەمیدایان هەر بدەین نەوەڵا هەر کە دەردێنا بۆ دەدەقەی ئاوا خۆی خاوە بێتەوە وەکو تازەی لێ زۆر باشە دەستەکانە خۆش بێ یەخوا لەش ساغ بە دوایمە بە چێشتنانەکەی خاتو سەحەرەوەی خۆی زین تامی چۆنە یەخوا دەستچاو خۆش بە لەش ساغ سەلامەت بیاخوا من یاخان حەزەکەم چینە لای
ئاوازخان شیرینەکانی تەواو کردووە هەمووی ڕازانەتەوە ئاوازخانگەن ئەبزانم شیرینەکان چی لێ هات والله ئیتر تقریبا حاضر بوون بەڵێ حاضر بوون ئێستا چەند قاپت بۆ دروستکردوین والله دوو قاپ خشخشمان ئامادە کردو دوو قاپیش ترامیسۆ لەگەڵ ئەم خۆرماش بەڵێ سەری خۆش بێ بەستاقم لە حەزمەتانە ئینشاءالله دڵێ تامەکەش خۆش ئینشاءالله دوایی هەمووی لێ بخۆن بزان تامی چۆنە ماندوومان کردی باکسن زۆر حەزت لە شیرینی و دروستکردنەوەوانێ و هەستەکەم بەسی شڕا هاتۆ لەگەڵێ من حەزەکەم لە کۆتاییە هەندێک تامی جژنانی خۆت بگەێنی لێرەوە چیت هەیە بۆ والله دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ ئینشاءالله هەر سەرکەوتوو بن لێرەوە دووبارە جەژنە پیرۆزەی خۆم لە خانەوادەی خۆم لە هاوسەرم لە مناڵەکانم لە دایک و باوکی ئازیزمەکەم و دەستیان ماجەکەم و لە تەواوی کوردستان و لە موسڵمانانی هەموو جیهان دەستی ئێوەش خۆش بێ لەشتان ساغ بێ ئاخوان پێشماوەتون چۆن دروستەکرێ هەست کەسێ بێتر ئەتوانێت لە ماڵەوە بەڵێ هەش بیکەینە ناو سەلاجەکەەوە ئیترەوە تامی خۆش بەڵێ ئەروەڵە هەموو ئەم ئێستا ئەم کەرەسانە چونکە هەمووی هەیە لە هەموو شوێنە کەسێک دەستیەکەوێ ئەتوانی تۆ پێش میوان بەلایانی کەمەوە سەعاتێ 2 سەعات بتوانی بۆ خۆشیرینیەک لە ماڵەوە ئامادەکەیت و حاضر بێت سەر خۆش بێ ئەخوان هاتو ڕۆشناییان کڵاوەکەت بەکوێ گەیانگیانەکەم وڵی کڵاوەکەم ئەوە تا چەنگوڵێکم لێ چنی ئیتر بم شێوازە جوانە دەرچوو ئیتر بەردەوامی بی لەسەری تا کڵاوێکی جوانمان بۆ دەرەچێت ئەگەشتەکانی ترتم پیشان بدەیت بابەتێکی دیکەت هەیە پیشانمان وڵی ئەمانە تاجن ئەمانە تاچن تاچنەوە بۆ سەر لە چک بەکاری هێنی بۆ سەر لە چک بۆ سەر لە چکە بێت دروستکردنیان زەحمەت نییە مانە بەروەڵا زۆر زەحمەتن زۆر ینی جاری زوو بێ باشترە هەستەکەم وڵی هەمووی زەحمەتە بەس ئەمیان زیاتر بە کەتەر و شتانە ئێمەش تۆزێ بابەتی کارەبایمانە دەسەکەوێ کەتەر و پلایس و ئەو شتانی بە بەکارێ هێنی بزمارمانلا دەستەکەوێت تر تۆزە فێری ئیشەکە بووین ئیتر وڵات زەحمەتە زۆر عزیێتی دەست و پەنجایە باشە تۆ چەنێک لەگەڵ ئەها مۆدیلی تازایەت بابەتی تازای زۆر جار شتێک ئەبینی هی وڵاتانی دەرەوەی وەکو تاج بەکارێن تۆ توانی لێرە دروستی بکەیتەوە حیجاب بەکاری بێنێ کەسێکی حیجاب بەکاری بێن بۆ سەرجلی کوردی وێ بۆ بوونەوە ئاهەنگێک بێ بەڵێ بە تایبەتی ئێستام دیزاینیان ئیماراتی بوو ئیماراتیە ئیتر بۆ سەرجلی کوردیش خانمان زۆر پیان جوان بوو تەڵەبی لەسەرەکرا ئیشەکە من عادەتە لەسەر تەڵەبی مشتریە ئیتر لەسەر هەر شێوازێک بیانوێ بۆیان ئەنەخشێنم و ئیتر بۆ سەرلەچکەکانیان نەتوانن بەکاری بێنن تر ئاسنەی خۆت کردوتە یان بە حازری ئەمیان حازرە بەس ئیتر ئەمانیان خۆم ئیشی لەسەرەکەم ئەمەشی هەر خۆم ئەم بەس ئاسنەکەی حازرە هەمووی خۆم ئیشی لەسەرەکەم کاتەگە تەسریحێکی سادەش بۆ بێن بەڵێ بەڵێ ئەمە تەسریحەکە خۆی سادی تێهێنم بۆ شێوازە جوانەیە نەخشێنم نە هەرداینیان سەر ئەم کڵاوەیان زۆر سەرنجی ڕاکێشم شتێکی زۆر جوان بوو ئەمە چی تیا بەکارهێنا ئەمە کریستاڵی شوشەیی و کریستاڵی زنجیریشی عفو مروی شوشەی و کریستاڵی زنجیری تیا بەکارهێنین ئەمەش سەردەمیانە پێڵەن سەرپەرچەم بەس قەدیم پێ ئەڵێن جناخی پێڵێن بەم گوبەرۆکانە یان بە کڵاوەکە نەنا هەر بەمەیان پێ ئەڵێن جناخی قەدیمی سەرپەرچەمی سەردەمیانی پێڵێن ناوەکانیش گۆڕاوە بەسی تر لە قەدیمە پێیانەوە جناخ باشە هەموو کڵاوێک مەرجە تارای پێوە بێ وکە ئەوی سەری خۆدیان نەخێر خۆی لە کورتوراوا وەکە بێتارا بێت نا مەرج نییە ئیتر تەڵەبی مشتری حەزەکە بۆ سەر لەچکەکەی لەچکێکی قەپات بکات و تارایەکی پێوە لێستا خەڵک تا چەندێک ڕووی کردوتە ئەوەی کە لە بۆنەکاندا بەتابەت جەژنەکاندا جلی کوردی بکات و ئەم بابەتانە لای ئێوە بەدەست بخات وڵا بە خۆشحاڵی و زۆر یعنی ئێستا بڵین دەستوری قەدیمی چۆن سەر و کڵاوێن بەکارهێنا ئێستا سەر و کڵاوەکە وایە بێت بەستایە بۆیە لەگەڵ خۆم نەمهێنا ئیتر پارچەکانی جیاواز پارچەی قەدیمی بۆ بەکارهێنی زۆر جوانە لاگیرشتی بۆ بەکارهێنی ئەوانە حەز زۆر تایبەتە وەڵا ئەوەیە لێرە خۆم بم بەستایەتر لەبەر ئەوە نەمهێنا هەر زۆر تایبەت و جوانە ئەم ساڵ زیاتر بابەتی قەدیمی لام تەڵەب کراوە ئێستا ئەم ملوانکە حێڵ و مێخەکانش
هەر دەستوری قەدیم ینی چۆن بڵێ لە دایک و داپیر و ئەمانەمان بمان ماوەتەوە ئەم ساڵ زۆر تەڵەبی لەسەر بوو قوربانی سەلامت خۆش حاضر بووم دەستان خۆش بێ سەرکەوت بن ئینشاءالله سەلامت خاطر بە تۆز لە کۆتایی ڕێکتان هەیە سپاسەکەین کە ئامادە بووێمەمانە ئێمە خۆشحاڵ بووم زیاتر خۆشحاڵ بووم وەڵڵی منیش هەر دەست خۆشین بۆ ئێوەی بەڕێزەیە سپاس بۆ بەرنامە جوانەکەتان دووبارە جەژنە قوربان بە هەموو لایەکتان پیرۆز بێت و دەستان خۆش بێت ئینشاءڵڵا بە هیوای ئەوەی کە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە زیاتر بکەونەوە سپاسەکەی مامۆستاگیان تەوان ئێمە نان و چێشتەکەمان حازرە لەیان سەخەرخانەوە بۆمان لێن پرێکی جوان شیرینەکەشمان ئامادەیە نانی هەورانەکەمان ئامادەیە میوانەکانیشمان قسەی خۆیان بۆ کردین جایسە بەس سفرە داخزەکە ماوە نان خواردنەکە ماوە ئێمە کۆتایی پێهێنین خۆحافیزی لە بینەرانمانەکەین و دوای سپاسی یەک بێکی ئەو خانمە زیزاناکەین کەمڕۆ لەگەڵمانە میوان بوون ماندوومان کردن بە خۆمانەوە بەڵام بەرنامەیەکی جوانی جژنانەمان پێشکەش کردووە بە سەرجەم بینەران دڵنیام کە ئینشاءڵڵا ئەوانیش بەدڵیارە بێت و کاتێکی باش لەگەڵ ئێوەیە بەسەرە بەر دووبارە جژنی پیرۆزە لە هەموو لایەک ئەەکەین سپاس بۆ ئۆستافە ماندوونە ناسا کە بێگومان لە پشت ئەم بەرنامە جوانەوە کۆمەڵێک سەرباز هەن کە بوونیان هەیە دووبارە جژنی ئەوانیش پیرۆز بێت و جژنی هەموو مسلمانان پیرۆز بێت ئەزۆ خۆشحاڵم کە لەم بەرنامە تایبەتر لەگەڵمانە بوون لەنیا خان دووبارە سپاسی سپۆنسەرەکەشمان بکەین برنجی کرمانج کە سپۆنسەری ئەم بەرنامەی کرد و ئێمە برنجەکەشمان لێنە و تاقیشێکینەوە دووبارە سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون لەگەڵمان بەخوای گەورەتان ئەسپێرین ئینشاءالله هەر لە جەژن و خۆشی و شادیا بن هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێ و خواتان لەگەڵ بێت